لە ئەنجامی بەدواداچوونی لێژنەکەمان بۆمان دەرکەوت کە ئەم یاسایە پێویستە چەند مادە و بڕگەیەکی تریشی لە مەسلحەت و بەرژەوەندی هاوڵاتیان هەموار بکرێتەوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و سەرۆکایەتی شارەوانیەکان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان چەندین کۆبوونەوەی ڕاوێژکاریمان کرد گەیشتینە ئەو دەرەنجامی کە کۆمەڵێک مادە لەم یاسایە هەموار بکەینەوە دوێنێ خۆشبەختانە بە دەنجی 68 ئەندامی پەرلەمان ئەم یاسایە پەسەند کرا و لە داهاتوودا کە لە دوو هەفتەی داهاتوو لە ڕۆژنامەی واقعی کوردستان بڵاو بێتەوە ئەکەوێتە واری جێبەجێکردن و شارەوانیەکان دەستکراوە ئەبن بۆ ئەوی بتوان ئەو خانوە زێدەڕۆیانەی تاکو سیویەکی 12/2020 دروست کراون لەسەر ئەو کەسانەی کە بە زێدەڕۆی خانیان بە ناچاری دروستکرێت تاپۆیان بکەن. ئێمە نرخەکەمان هەموار کردەوە پێشووتر نرخێک دانرا بوو لە سنتەری پارێزگاکان 15,000 بۆ 30,000 لە قەزاکان 10,000 بۆ 15,000 لە نەحیەکان 5,000 بۆ 8,000 ئەمە نەعەدالەتی تێدا بوو چونکە نرخی زەوی لە گەڕەچێک بۆ گەڕەچێک لە شارێک بۆ شارێک جیاوازی هەیە بۆی ئێمە هەستین کردمانە 105 لە نرخی حەقیقی زەوی ئەمە لە ڕێگای لیژنێشی تایبەتمەند سەرۆکی یەکەی کارژێڕی نوێنەری وەزارەتی دارایی نوێنەری وەزارەتی شارەوانی نوێنەری وەزارەتی داد نوێنەری وەزارەتی کشتتوکاڵ داواکاری هاوڵاتیان هەڵەسەنجێنن بۆ ئەوی بتوان حکومەکانی ئەم یاسایان لەسەر جێبەجێ بکەن و 105 لە نرخی حەقیقی ئەو زەویە پارەوەر ئەگیرێ کە خانووەکەی لەسەر دروستکراوە ئەمەش لە قۆناغی ئێستا کە بار و وزەرانی هاوڵاتیان لە دۆخێکی خراپدا ئەمە لە مەسلحەت و بەرژەوەندی هاوڵاتیاندا ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم مدەی جێبەجێکردنی ئەم یاسایە 3 ساڵە بەڵام مدەی تەقدیمکردنی داواکاری هاوڵاتیەک ئەگە بیوێ بچێ داواکاری پێشکەشکا بۆ تاپۆکردنی خانووەکەی مدەکەی 1 ساڵە لە مدەی دەرچوونی ئەم یاسایەوە 1 ساڵ لە بەردەم هاوڵاتیان هەیە بۆ ئەوی داواکاریەکانی خۆیان پێشکەش بە یەکە کارژێڕی و سەرۆکایەتی شارەوانیەکان بکەن بۆ ئەوی سوود لە حکومەکانی ئەم یاسایە وەربگرن. خاڵێکی تری تێدایە کە سوکاری پلەیەکی شەهیدان ئەنفالکراوان و وەکەم ئەندامانی سەنگەر ئەمانە بەبێ بەرامبەر خانووەکانیان لەسەر تاپۆ ئەکرێ و بەخشراون لەو پارەی کە دیاری کراوە و حاڵەتێکی تر هەیە بمبەخشە بۆ ئەو شوێنانەی کە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو ڕووخاون تەخت کراون ڕاگوێزراون بە هۆکاری سیاسی دوای ڕاپەڕینی ساڵی 1991 خەڵکەکە لەسەر ئەرچی خۆی چوە ناوچەکانی ئاوادان کردوتەوە ئیستیسنائێکمان کردووە تایبەتمەندێکمان داوەتە بەم ناوچانە بۆ ئەم ناوچانە لە 102 لە نرخی حەقیقی زەوی خانوەکانیان لەسەر تاپۆ ئەکرێت چونکە ئەم ناوچانە ناوچەی دوورە دەستیان وێ نەنەخێ 105 بۆ شارەکان و بۆ ناوچەکانی تر کە دووچاری وێران بوون ناتون 102 بۆ ئەو ناوچانەی کە پێشووتر لەسەر دەستی ڕژێمی ڕابرد دووچاری ڕووخان هاتوون ئەمە بۆ ئەوەی هانی خەڵکەدا بگەڕێتەوە ئەم ناوچانە ناوچەی دوورە دەستێن خەڵکی تێدەر کەمتر تێدا نیشتەجێ و ئاست و گوزەرانی جیاوازە و خەڵکیش هان بدەین بۆ ئەوی بگەڕێتەوە ناوچەکانی خۆیان.